لەبارەی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە عێراق و هاوکات لەگەڵ ئەو راپۆرتەی کۆمەلگای نێودەوڵەتی و نیگەرانیەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. بەڕێز زافەر زەرفی پسپۆڕی یاساییە لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز زافەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی سزای لە سێدارەدان دەڵێت 8,000 کەس لە عێراق چاوەڕوانی لە سێدارەدانن. ئەوە چ شۆکێکە بۆ یاساناسانی عێراق؟ لە ڕاستیدا سڵاوی خواتان لێبێ بۆ ئێوە و کەناڵە بەڕێزەکەتان و بینەران. دەمەوێ ئەوەتان بۆ ڕوونکەمەوە لە نێوان ئەحکامە جینایەکان و ئەحکامەکانی تیرۆر. ئێمە لە کۆماری عێراق هەندێک حکومان هەیە لە ڕێگای دادگای ناوەندیەوە دەردەکرێت، ئەویش چواری تیرۆرە. هەروەها بازرگانی مادەی هۆشبەر، مادەی 27 ئەوانەی کە بازرگانی بە بڕێکی زۆر دەکەن لە مادەی هۆشبەر، ئەمانە لە سێدارە دەیانگرێتەوە. جیاوازی هەیە لەگەڵ ئەو دادگایانەی کە بڕیاری سێدارە دەردەکەن لەسەر هەندێک تاوان. بۆیە یاسای تاوانمان هەیە لەگەڵ ئێرهاب. بابەتێک هەیە کە بەسەر محکەمەکانی جینایات دا دەسەپێ، لەوانە مادەی چواری تیرۆر بەهۆی توندی تاوانەکەی، بۆ نمونە تەقاندنەوەی ئۆتۆمبیل لە بازار، لە بیناکان، لە وەزارەتەکان. ئاساییە ئەمە فەرمانی دەسێدارەی بۆ دەربچێت. زۆر باشە، بەڵام لە محکەمەکانی تاوان دەکرێت هەندێک لایەنگری سڵح و ڕێککەوتن بکرێت لە نێوان تاوانبار و تاوانلەکراو. بەڵام راپۆرتەکە هەرخۆشی دەڵێت کە زۆربیان بە تۆمەتی تیرۆر ڕاگیراون، ینی دەکرێت لە ڕووی یاساییەوە ئەوە بڵێن کە 8,000 کەس تیرۆریستە. بەڵێ یاسای لێبوردنی گشتی دەرچووە لە ساڵی 2016 هەمواری دووەم، دەڵێت بۆ یاسادانەرانی عێراقی بۆ لێبوردنی گشتی بۆ تاوانی ئینتیما کە بۆ تیرۆر جیاوازە لەگەڵ بۆ نمونە تاوانێکی تەقاندنەوەی ئۆتۆمبیلێک لە ناوەڕاستی خەڵکیان بەغدا. ئەمە هەندێک لەو کەسانەی لەنێو ئەو 8,000 کەسەدان سەر بە تیرۆر بوون، سەر بە داعش و قاعیدە بوون. ئەوانە لێبوردنی گشتیان بۆ دەرکراوە بەبێ ئەوەی زیانیان هەبێت، بەڵام ئەوانەی کە زیانیان هەبووە یاسای لێبوردن نایەنگرێتەوە. هەروەها پەرلەمانی عێراقی و پێکهاتەی عێراقی عەرەب و شیعە و سوننە و کوردیش بابەتی ئینتیمایان باشە. ینی سەرنجی من لەسەر ئەو 8,000 کەسە بوو. بەڕێز زافەر، ینی پێتان وانییە ینی 8,000 کەس زۆر نییە کە ئێستا سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە بە تۆمەتی تیرۆر؟ بەڵێ تێدەگەم، بەڵێ ئەمە لە کاتێکدا بووە حکومی توندیان بەسەردا سەپێنراوە لە بابەتی سێدارەدا. بەڵام یاسادانەری عێراق و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی ئەم بابەتەی چارەسەر کردووە بە دەرکردنی یاسای لێبوردنی گشتی 27 ساڵی 2016، هەروەها هەمواری یەکەم و هەمواری دووەمیش. بەڵێ ئەو ژمارەیە ئێجگار زۆرە، مبالغەی تێدایە بۆ لە سێدارەدان کە 8,000 نەفەرن، بەڵام دەرفەتی دووەمیان پێدراوە بۆ ئەو کەسانەی کە لایەنگری ئەو لایەنە تیرۆریانە بن بە مەرجێک ئەوانە هیچ زەرەرێکیان بە کۆمەلگا و عێراق نەگەیاند. باسی هەمواری یاسای لێبوردنی گشتیت کرد. پێتان وایە کە نیەتێک هەبێ بۆ لە سێدارەدانی زیاتر بەر لەوەی کە هەمواری یاسای لێبوردنی گشتی ئەکتیڤ بکرێت و بکەوێتە کار؟ نەخێر، ئەو یاسای لێبوردنە دەرچووە لە لایەن دادگای باڵاوە، دەرچەوە بۆ چاڵاکردنی ئەو یاسایە. هەروەها دادگای باڵاش تانی لێدراوە لە یاسای لێبوردنی گشتی، هەروەها ئەمەش یاساکەش دەرچوو ئەوانەی کە شمولیانی کردووە بە یاسای سیاسەکەی 2016 و هەمواری دووەم لە ساڵی 2025 بە فەرمی کاراکراوە
ئەمانە دەبێت بەر بدرێن بەڵام لەبەر زۆری ژمارەیان و زۆری داواکان زەختێکی زۆر لەسەر قەزای عراقی هەیە وەڵام ئێستا بەردەوامە لە کارکردن دەبێت یەکێک بەسەرم بۆ منە دوو سیفەتی بێت سیفەتی قازی و سیفەتی بڕیاردەر ئەوانە مەشمولن بە زۆرینەیان بەردەدرێن. باشە ئەگەر یاساکان هێندە ڕێکوپێکن هێندە باشدانراون کەواتە ڕەخنەی سونەکان و سەرنجی ئەوان لەسەر چییە؟ ئەمانە گلەی پێشووترن لەسەر یاسای لێبوردنی گشتی ساڵی 2016 کاتێک دادگای باڵا بڕیاری وەلایی دەرکرد بۆ ڕاگررتنی جێبەجێکردنی بەڵام ئەنجومەنی باڵای دادگا وەڵامی پەرلەمانی عراقی دایەوە بۆ بەردەوام بوون لە جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی و بەردان و ئازادکردنی ئەو کەسانەی کە ڕاگیراون بە جۆرەی ماردەی چواری تیرۆر. ئێستا هیچ مەترسیەک نەماوە. باشە بە کۆتا پرسیارمەوە بێت جەنابتان وەک یاساناسێک ئێستا بەم حاڵەیەوە کۆمنتان لەسەر ڕەوشی سیستمی دادوەری عراق چییە؟ بەڵێ دادگای عراقی دادپەروەرە ئەنجومەنی باڵای دادوەری عراق دادپەروەرە حکومەکانی جێگیرن بۆ تەیە تانەی لێ بدەیت دەگەڕێتەوە دادگای تەمیز لە نۆ دادوەر پێک دێن هەروەها دەبێنە 12 دادوەر و زۆرێک لەو فەرمانانەی لە سێدارەدان کە دەرکراون یانەوە تا بە بەردران هەڵەشانتە یان بە ئاسانکردنی سادەترکردنی سزاکە بۆیە زۆرێک هێرشیان کرد بۆ سەر کۆمەلگای عراقی بە هەموو توانایانەوە ئەمە ئاساییە ئەمانە کۆمەڵێک مادەی تیرۆرن هەروەها مادەکانی جینائیش دەکرێت سڵحی تێ. زۆر سپاس بەڕێز زافەر زەرفی پسپۆڕی یاسایی لە بەغداوە میوانی کوردستان 24 بوویت.